لا گەڕەکی منارەی هەولێر ژمارەیەک مەیموون بەشێک لە دانیشتوانی ئەو گەڕەکە هەراسان دەکەن. دوای گرتنی 3 مەیموون ئێستا یەکێک لەو مەیمونانە ترس و دڵەڕاوچەی لای گەورە و بچووکی ئەو کۆڵانە دروست کردووە. پەلاماری مندار و ئافرەت و بەتەمەنواندا تا سیارەکانی بەقاڵی جوانی سەوزە میوەی دەفرۆشتن ئێستا ناوێرن لێرە ڕاوستن. ئەو ڕۆژی لێرە ڕایگرت بگوتی 3 مۆزلیێت دزیمە. یعنی ئێستاوە فێرە ئەو شتانە بووە پێڵاوی جیرانەکان دەدزی ئیمە دەدزی ئیدیۆوە پێڵاو ئەو مۆزانە ڕای نازام ئەلقەشی گچکەشی ئەوەی منداران زێر دزی بوو زێرەکەشی دزی بوو ئیدی بووکی منداران دەدزی ئەو شتانە زۆر دەبە. نزیکەی 4 مانگ دەبێت ئەو مەیمونانە لەو گەڕەکە بڵاوبوونەتەوە تا ئێستا خاوەنەکەی دیار نییە. پەلاماردان و دزین و بردننی زێڕ و پێڵاو و مۆز ئەو ڕەفتارانن کە ئەو مەیمونانە لەو گەڕەکە ئەنجامی دەدەن. ئەلۆ من هات دەویست بەسە دەم چاومدا بێت ئەمە غارمدا لۆ بۆ لای ئەو لایە. ئەدی ئێستا ینی ئەو مەیمونە ئەگوت ترستان هەیە جارێکی تر پەلامارتان داتن؟ بەڵێ ئێمە ترسانە ناتوانێت حەوشەی بشوێن ئەزیەتماندا ناتان یاری لە دەرێ بکەین. هەرچەند سەعات جارێک ئەو مەیمونە دەچێتە ماڵێک و لەسەر دار و دیوار و دەرگای ئەو ماڵە ئێشەگری دەکاتن و ئامادە دەبێت بۆ پەلاماردان. لایخۆشەوە وتەبێژی بەرگری شارستانی هەولێر باکوور سادنیوزی ڕاگەیاند لەگەڵ ئەوەی تا ئێستا پەیوەندیان پێوە نەکراوە، بەڵام لە کاتی بینینی تیمەکانمان ئاگادار بکەنەوە بۆ گرتنی مەیمونەکە. قارەمانجەوهەر، کورسات نیوز، هەولێر.